بەخێر بێن سەرچاو هەڵبەت ئەم فستیڤاڵەش کە ئەکرێ بەشی هونەری سینەماییکە لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەر ئەم فستیڤاڵە 3 ڕۆژ ئەخایانێ لەم فستیڤاڵەیە 29 فیلم نمایش ئەکرێت 4 فیلمی دۆکۆمنتاریە ئەوانەی تر فیلمی فیچەرن. ئەم کورتە فیلمانە تا چەند پەرە بە گەنجەکانمان هەیە تا چەند هونەری کوردی بەرەو پێش ئەبات بەتایبەت لە سینەمایە سینەمای کوردی پێم وابێ هەمیشە ئەکتیڤ بووە گەنجی باشمان هەیە و قوتابی باشمانێ لە سینەماکانە ئێوە تا چەند پشگیریەکەن کە بەرهەمێکی هەبێت وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو سینەمای سلێمانی ئێوە تا چەند پشگیری ئەم گەنجانەکەن. بەڵێ هەڵبەت خۆشبەختانە نەوەیەکی زۆر باش لە ئارەزوومەند بۆ فیلمساز هاتۆتە پێشەوە ئەم نەوەیە زۆر بە پرۆفیشناڵانە زۆرینیان بە پرۆفیشناڵانە ئیژەکەن و زۆری نەشیان چاوەڕێی دەرفەتێک ئەکەن وەکو ئەم فستیڤاڵە ئێستا لەم فستیڤاڵە چەندین گەنج هەیە چەندین ئارەزوومەند هەیە بۆ فیلمساز فیلمەکانیان لەم فستیڤاڵیان نمایش ئەکرێت خۆشبەختانە فیلمی ئەو گەنجانی تایە پاریش کە ئەو فستیڤاڵەمان کرد فستیڤاڵی کورتە فیلمی مۆبایل زۆرێک لە گەنجان و ئارەزوومەندان فیلمەکانیان لە فستیڤاڵەکە نمایش ئەکرا بەشی هونەری سینەما بێگومان پشگیری هەموو کەسێکەکە بە تایبەت گەنجان کە ئەیانوێ کار بکەن ئیتر پشگیریەکە زیاتر معنەویە پشگیرێکی معنەویە چونکە لە ڕووی مادی و مادەکەوە لە ئێستا ئەو قەیرانەدارایە هەموو دنیا و کوردستانیشی گرتوتەوە کەمتر ئەتوانێت بەڵام پشگیریکی معنەوی تەواوی گەنجان و هەموو ئارەزوومەندێکی فیلمسازەکە. کاک دکتۆر سڵاو سڵاو لە ئێوەش بەخێر بێن. لەم کەشەی ئێسایە ئەبینم زۆر سەرخاڵی تۆزە باسی ئەم فیلمە سینەماییەم بۆ بکە ئەم فیستیڤاڵە باس لە چیەکە ئێوە وەکو چی بەشدارن لێرە؟ ئەمە فستیڤاڵی کورتە فیلمی کوردیە کە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی بەشی سینەمامان بەم کارە هەستاوە بە سپۆنسەری کەرتی تایبەت فستیڤاڵەکە لە ڕاستیە دروشمەکەی بریتە لە بە باڵیۆزکردنی سینەما چکە ئێمە پێمان وایە سینەما توانێت ڕۆڵی باڵیۆز ببینێ باڵیۆزی تۆ لە دنیاە حزوری تۆ لە دنیاە یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە وەکو پێویستە دنیاە حزورمان نییە بۆچی لەبەرەوەی وەکو پێویست گرنگیمان بە ئەدەب و بە هونەرە جوانەکان نەیاوە گرنگیمان بە سینەمانێ ئەوە سینەما لە ڕاستیە توانێت ڕۆڵی باڵیۆز ببینێ بە تایبەتی کە ئێمە بێدەوڵەتین یعنی پیچی بێدەوڵەتی یعنی تۆ وەزیری دەرەوەت نییە یعنی تۆ باڵیۆز لە وڵاتانە نییە قوسڵخانە لە وڵاتانە نییە بۆیە لە ڕاستیە توانی لە ڕێگای ئەدەب و لە ڕێگای هونەر و لە ڕێگای سینەماوە بە تایبەتی کەم تا زۆرە و بۆشاییە پڕکەیتەوە کە بێدەوڵەتی بۆی دروست کردووی بۆیە ئەم فستیڤاڵە ڕاستیە لە پێناوەیە و ئێمە توانیمانە ئەم فستیڤاڵە لە ڕاستیە بە بودجەیەکی زۆر زۆر کەم کارێکی زۆر زۆر گەورە بکەین بۆ زانیاری جەنابەت نزیکەی 200 فیلم هاتۆ بۆ ئەم فستیڤاڵە و ئێمە لیژنەی سەلێکشنمان هەبووە و لیژنەی داوەریمان هەبووە 29 فیلم لەم 3 ڕۆژەیە نمایش ئەکرێ کە بریتین لە فیلمی داستانی و فیلمی دیکۆمنتاری و مەرجی سەرەکیشمان بۆ فیلمەکانەوە بووە کە قەزەی کوردی کەیسی کورد دۆزی کورد لە فیلمەکانە بەرجەستە بێ ئیتر کێشە نییە کە فیلمسازەکە دەرهێنەرەکە کورد بێ یان سەر بە هەر نەتەوەیەکی تر بێ و حەزەکە ماماژە بەوەش بکەم کە ئەم فستیڤاڵە لە ڕاستیە فستیڤاڵێکی کوردیە یعنی تایبەت نییە بە سلەیمانی تایبەت نییە بە باشووری کوردستان بەڵکو خۆشبەختانە لە هەر 4 پەرچەی کوردستانەوە فیلم لەم فستیڤاڵەیە بەشدارە. باسێکی ئەم فیلمە کورتە فیلمەم بۆ بکە تۆ وەکو چی بەشداری لێرە؟ من وتەبێژی فستیڤاڵەکەم هەڵبەتە لە فەرمانگەم من فەرمانبەرم لە بەشی سینەمای سلێمانی ئەم فستیڤاڵە هەنگاوێکی زۆر زۆر باش بوو ئەوەی کە ساڵانە بودجەیەکی باش سەرفەکرا بۆی کە فیلم بەرهەمبێنین کام ساڵ لەمان توانیوە بەڵام بە هەمومان بە هەموو فەرمانبەرەکان توانیوانە بەجێی دەستخۆشیشەوە بۆ سپۆنسەرەکان چەند سپۆنسەرێک بێتەنەوە ئەم فستیڤاڵە جوانە دروست بکەین. توانای گەنجی کورد لە چه ئاسێکایە کە
بەڕۆحێتێکی هونەریانەوە یان ئەم ئیشەوە ئێوە وەکو هونەرمەندێک وەکو خانمە هونەرمەندێ تا چەند پشگیری ئەم گەنجانەکەن کە فیلمی سینەمایی بناسێن بە نەتەوەکەی خۆمان بە کولتورەکەی خۆمان. کەوتومانە فستیڤاڵی کورتە فیلمی کوردی مەبەستمان لە هەر چوار پارچەی کوردستانەوە فیلمەکان وەرەگرین کە ئەمەش هەر دەستی خۆی دیارە چکە زۆر بە ئەستەم جاری وایە کورتە فیلمێکی باکوور یاخود ڕۆژ ئاوا یاخود ڕۆژەڵابی هەڵاتە بینی لێرە هەمومان پێکەوە کۆبووینەتەوە توانای گەنجەکانی تایە جاری واشەیە کەسەکە گەنجیش نییە تەمەنێکی بەڕێ کردو بەڵام درێن خەونەکەی هێنێتە دی هەڵبەتە بەشکم بتوانین هەنایەکی باش بێت بۆەوەی کە سینەماکاران جارێکە کۆ ببنەوە لە توانای یەکتری زیاتر ورد ببنەوە. لە کوی چەند فیلم 29 فیلمتان هەڵبژاردووە؟ زیاتر لە 180 فیلم هاتووە 29 فیلم هەڵبژێرا و 11 کەسی جەبێ بە براوەی خەڵاتەکان. دیکۆمنتی تایە؟ بەڵە 4 دیکۆمنتیشی تایە وابزانم 4 دیکۆمنتی تایە. کاک شوان سڵاو لێ. سڵاو لێوەشە. هەست چۆنە لەناو ئەم فیستیڤاڵەیە 29 کورتە فیلمی کوردی نمایشەکرێ؟ سەرەتا دەستخۆشیم بۆ ڕێکخەرانی ئەم فستیڤاڵە کە ئەمە ساڵی دووهەمێتی چاوەڕێی بەرەو پێشچوونین هەم لە ڕووی ئیداریەوە لە ڕووی بەڕێوەبردنی کارەکانەوە هەم لە ڕووی کوالیتی ئیشەکانەوە پێم وابێ ژمارە فیلمەکانیش ئەم ساڵ زیاتر بوون کەەوە جێ دڵخۆشیە ئیتر یەکەم ڕۆژە وەکوتم هیوای هەموو شتێکی باشە خوازم بەڵام بە کۆی گشتی کەوەی کە یەکسەر بە ساڵی دوای ئەوە فەرامۆژ نەکراوە کرایەوانێ سەرەتا ئەمە هەر خۆی جێی دەستخۆشیە ئەوەی کە بەرهەمێکی زۆری گەنجی تایە ئەوە دیسانەوە هەنگاوێکی زۆر دڵخۆشکرا. وەکو خۆت ئیشی تازە چی بەدەستەوەیە؟ ڕاستەکی لە شانۆیە پرۆژەیەکی شانۆیمان هەیە ئیتر بەهۆی ئەم جەنگ و شتەوە تۆزێ وەستاوین بابزانین چی لێت و ئیشەڵا لە داهاتوێکی نزیکە دەقی شانۆکە و نووسیوە بەڵام ئەوە ماوە پرۆڤەی بکەیت و ئەکتەر حازرکەیت. بەڵێ بەڵێ تاوا بووە. لێرەوە پێمان ئەڵێ کەی دەستپیەکەی چۆن خەریکەبی باز لە چیەکە شانۆکە؟ وەڵاهی باز لە چیەکە باوە هەڵگرین بەڵام فۆرمێکی تازەیە زۆر حەزەکەم کە بە شێوازێکی جیاوازتر بگەڕێمەوانەیە بە شێوەیەکی گشتی شانۆکی کۆمەڵایەتی کۆمیدیە ئەوەی کە ماوەتەوانێ ئایا لە هەولێرە کریا لە سلێمانی جارێ بڕیاری کۆتاییمان نێەوە بەڵامی تر هیوادارم لە هەر شوێنێ بێت لە داهاتێکی زۆر نزیکە بێت بچێت لەسەر تەختەی شانۆ. ئەکتەرە بۆ بژاردووە بڵێ ئەم کەسایەتی بۆ تۆ بۆ بە شەڕم بۆ دۆزیتە ناڵێم وڵی چونکە هێشتا یەکلایی نەبێتەوە لەکوێیە هەڵبەتە لەگەڵ کۆمەڵێک ئەکتەری سەرەکییا قسەم کردووە بەڵام کۆی ستافەکە هێشتا پابندە بۆی کە ئایا من لە سلێمانی ئەم پرۆژەیەکەین یا لە هەولێر ئەو کاتە بێ بڕیاری کۆتایی بین. مامۆستا سڵاو. سڵاو لێوەش جانی من. شەماڵی عەبەڕەش هەستی چۆنە لەناو فیستیڤاڵی کورتە فیلمی کوردیایە؟ هەموو فستیڤاڵەکان تا پێم کرابێ ئامادە بووم چونکە هیچەکە لەو دەرفەتانەی هونەرمەندان پێکەوە کۆ ئەبنەوە یەکتر ئەبینن بە تایبەت ئەم گەنجانەکە پێویستیان بەوەی ئێمە پشتگیریان بکەین کەسە ئەزمونەکان بە ئەزمونەکان پاڵپشتیان بن هاوکاریان بن ئەمە هۆکاری ئێمە بە تەنها بەوەیە کە بین ئیشەکانیان بینین لەسەری بدوێین ڕخنەی بەنایان دروستکەریان بۆ ئامادەکەین. زۆر دڵم خۆشە ئەمڕۆ کە چەندین فیلمی کورد و چەندین کوڕووکچی گەنجی ئەم شارە ئەم وڵاتە ئامادەیان کردو و نمایشەکەن و پێشکەش بێمێ. مامۆسا لە کۆی ئەم 29 فیلمە تۆ بەشداری هیچ فیلمێکی نەکردووە؟ نەخێر من لە بەرەوەی زۆر تازە هاتوومەتەوە فریای ئەوە نەکەوتوم پێم بڵێن کە بەشدار بم لە دەروی وڵات بوو زەحمەتە هیچێکە خەریکی پرۆژەیەکی فیلم ئەبێ سینەما ئەبێ زەحمەتە کەسێک داوا لە کەسێک پاکە لە دەروی وڵاتە چونکە خۆی بودجەکەی نییە پارەی کەمە لە بودجەکە ئەوەی تیان نابێ مەسرەفی کەسێ بکە بیهێنێتەوە لە دەروی وڵات و لێرە بەشداری پێ بکە. یاری خاستڵ سڵاو لێ بێ بەخێر بێن باشن تەندروستی و چۆنە؟ باشم عیبم نییە. ئەسر چۆنە لە ناو فیستیڤاڵەیە کە بەژاری فیلمی سینەمایی کوردیان کردووە لە کۆی زیاد لە 180 فیلم 29 فیلمیان هەڵبژاردووە
توانای گەنج لە چیا ئەبینی هەستە چۆنە؟ تابان هەستێکی زۆر خۆشمەیە ئەبینم هاوڕێکانم دەرهێنەرە بە تواناکان ئەمڕۆ هەموو هەوڵ و توانا و وزەی خۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی جوانترین فیلم بەشدار بێت دەستخۆشیان لێ یەکەم ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوێکی زۆر باشە هەم کوردستان هەم سلێمانی بە تایبەتی بەم فیستیڤاڵانە بەم کارە جوانانە جموجۆڵی خۆی برەو پێ ئەیات هونەر ناسنامەی وڵاتە. پێشەکی بەخێر بێ وە سلێمانی. زۆر سپاس ئاوەدان بێ ئەخوا. چی وێ وە سلێمانی؟ بانگەش کرم بۆ ئەم فیستیڤاڵە ئیدی بە خۆشحاڵیەوە هاتم لەگەڵ هاوڕێیان و دۆستان و ئەزیزان و هاوکاران ئەمڕۆ ئێمە یەکدی دەبینین لەم فیستیڤاڵە جوانەدا کە ئەمە ضرورەتێکە سلێمانی هەمیشە ئەم جۆرە کارانەی خستۆتە سەر ئەستۆ و شانی خۆی جوامێرانە بەم کارانەی خۆی هەڵدەستێت. ئەبینم ئێستا پەیوەندیکی باشە هەیە لەگەڵ هونەرمەندانی سلێمانی. پێشتریش بە حکمی کاری ڕۆژنامەوانی و میدیاییەوە پەیوەندیم هەر هەبووە بەڵام دوای ئەوەی کە هاتمە نێو کاری نواندنەوە پەیوەندیەکان تونتر بوون زیاتر ئێستا. ئێستا بەچی بانتەکەنە ناو جمهورە؟ وەڵا هەر یان هەندرێنە یانیش ئەوەیە کە مەسەرەن بارزان ئەوەی لە ئەدیابین بینیوانە. کەسایەتی بارزانە پێ خۆشە لە ناو خەڵکە باسەکری؟ هەڵبەت لەبەرەوەی کە خەڵک خۆشی دەوێ و دەرهێنەرش بە جۆرێکی داڕشت بوو کە ئەم کەسایەتیە مەحبوب و خۆشەویستە بێگومان لای منیش خۆشەویستە بە عشقەوە ئەم ڕۆڵم بینی. ڕێزان خان سڵاو دەبێت. سڵاو لە ئێوەش. ئێستا بەچیەوە مەشغوڵی ڕۆژانە؟ وڵی ئێستا کاری پارێزەرایەتیەکەم و خوێندکاری دکتۆراشمەوە منەوە تەواویکەم. سەرکەوتوبی لەشە ساق بێ. باسێکی ئەوەم بۆ بکە هەستر چۆنە هاتوویت ناو فیستیڤاڵی کورتە فیلمی کوردیەوە؟ من هەمیشە هەستێکی زۆر خۆشمەیە کاتێک کابینم باسەکەن کە ئەوە کورتە فیلمە هەمیشە چاوەڕوانی ئەوەم کە ئەو کێشانەی لە ناو کۆمەلگایە هەیە تا چەند نتوانن ئەمان جارێکی تر بەیانی کەن بە واقع چکە زۆر جارەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین بە ساڵێک بە چەند مانگێک ئەتوانرێ لە ماوەی دقەیەکە 6 دقا بگەێنرێتە بینەر جا ئەمە زۆر گرنگە چونکە ئەو کێشانە کێشەکان زۆرن و ئەتوانی هەمیشە هونەرەتوانێ و کێشانە بەیان کا بۆ خەڵک چێنێت تۆ ئیشەکەی لە ناو دادگایە یاوەکو کەسێکی سیاسی قسەکەی لەسەر مەسەلانە بەڵام ئەمانەیەن و ئۆڕۆن بەڵام ئەم کورتە فیلمانە ئەمێنێتەوە لە زاکرەی خەڵکە جا زۆر گرنگە. کەیسی تۆ کراوە بە فیلم تا چەند پشگیری ئەو کەسانە و کردووە مخریج بێ نووسەر بێ کاستەکە بێ بەعام ئەو کەیسی خۆتم بۆ باسکە چ کەیسێکە یا بەو کەسە بیکە بە فیلم؟ واللهی زۆر لە کەیسەکان یعنی هەمیشە منەڵم ناوەکان نهێنیە و شوێنەکانیش هەر نهێنیە جارێکی تر بەڵام لەبەرەوەی قەزیەکان زۆر قورسن کەیسەکان قورسن کە ئەبێ باز بکرێ. ئێستش لە یادمیەت کاک بەڕێز سالار سوڵتانە و کاتە دەرهێنەرێک بوو من نەمەناسی کە بەدەستخۆشی و زۆر ڕێزم بۆی هەیە ئەو کات من لە ڕێکخراوی هارتلاندە لایەنس کارمە کرد لەگەڵ کۆمەڵێ لە هونەرمەندەکانە هونەرمەندی هەمووی بەتوانە دوورتان نزیگەم ناسین هاتنە ئەوێ و ئێمە توانیمان هەموو کەیسانەی کە هەمان بوون ڕەنگە شوێنەکانیان گۆڕابێ بەڵام ئەوان توانیان ئەو کاتە بیکەنە چەند زنجیرەیەک وەکو دراماوە بوو چەند زنجیرە درامایەک بەڕاستی زۆر دەوری هەبوو لە ناو کۆمەلگایە و خەڵکیش زۆر وشیار بۆ چکە زۆر بابەت تۆ چۆن سکاڵاکەی لە ناو دادگایە دادوەر چۆن لەکوێدانی شێکارەکانیان چیە ئەمانە توانیان بۆ خەڵک هەر تەنها ئەوە نەبوو کە تۆ بیت بڵێ بیکە بە فیلم بەڵام خەڵک چۆن ڕاستکاڵا بکە کاری دادوەری لە کۆڵینەوە چییە دادوەری تایبەتمەند چییە کەتن چییە تاوانەکان چێت ئەو کاتا توانم بڵێم زۆر سەرکەوتوو بوو من پێی دڵخۆش بووم کە لەگەڵیانە کارم کرد. خاتون سڵاو لەبێ. سڵاو لێوەش. وەکو چی بەشداری فیلمە هەیە بۆم فیستیڤاڵە؟ بەڵێ بەگومان وەک دەرهێنەر و نووسەری فیلمەکە بەشدارم فیلمی فەرست دیت و یەکەمین کورتە فیلمی منە و یەکەمین نمایشی فیلمەکەشم پێم باش بوو لەم فیستیڤاڵەیە بێ لەم فیستیڤاڵە فیلمە کوردیانە کە نمایش ئەکرێ ئەمساڵ و پێم خۆش بوو ئەمە بەشدار بم و وەک دەرهێنەرێکی کچێکی کورد بەشداریم کردووە. سیناریوی ئیشەکەت کوردیە؟ سیناریۆ ئیشەکە خۆم نووسیومە و لە ژیانی ڕاستیەوە تقریبان وەرم گرتووە
باس لە نەهامەتی کچ ئەکات پێم وایە کە دەرهێنەرێک ئەگەر کچ بێت جوانتر ئەتوانێت پیشانی هەست و ناوەخنی کچێک بات و پیشانی بینەرانی بات کە چۆن لە هەستی کچێک تێبگەن یعنی من باسی چەند نەهامەتیەکم کردووە و باسی چەند لایەنێکی جوانیشم کردووە ئیتر لە بینەری فیلمەکە بن و ببینن بزان چۆنە بەلاتانەوە هەر پیا و خراپ نەکرد بێ باشە نانە پیاوە خراپ نەکردووە. ئەمان دایک و باوکتن تا چەند دڵخۆشی کە پشگیری دەکەن چەپکە گوڵیان بۆی هێناوی هاتوون بۆ سەیری فیلمەکە. بێگومان من بە پشگیری دایک و باوکم ئەم فیلمم بەرهەمێنا بۆ کۆتا ساڵی جامیعە ئەم پرۆژەیەمان کرد تەواوی ستافەکە یعنی تەلەبە بوون و لە قۆناغی 1 و 2 3 و 4 بەشدار بوون تەواوی ستافەکە هیچیان ئەزمموی فیلمیان نەبوو پێشتر ینی ئەتوانم بڵێم تەواوی ستافەکە و بەخۆم و بە هەر هەمومانەوە تەنها بە یارمەتی زانکۆ و تەنها بە یارمەتی دایک و باوکم سپۆنسەری فیلمەکەم و تەواوی داهاتی فیلمەکەم باوک و دایکم یاویانە پێم. نرخەکەیم پێ ناڵێیت؟ وڵی زۆری تێچێ فیلم لەبەرەوەی ئێمە 3 ڕۆژ لە تەسویری فیلمەکەیا بووین و 3 ڕۆژ کاملن ڕۆژەکە بوون ڕۆژی یەکەم لە کاتژمێر 4 بەیانی هەتاوەکو 5 ئێوارە و 6 ئێوارە لەسەر سێت بووین ڕۆژی دووەم بە هەماشەوە کاتژمێر 3 دەستمان کرد بە تەسویر 3 شەو لەبەرەوەی هەنە دیمەن هەیە تۆ لە شەوە تەسویرەکەی و هەنە دیمەن هەیە بەدەستەوە نایە تەسویرەکەی تر خەلەلەکە هەر شتێک بێ هەتاوەکو بە جوانی تەسویری کەیت و ئەو شتە بێ کە خۆ ئەتەوێ پێی ئەچێ کاتەکە یانی لەوانەیە خەڵک بڵێ کورتە فیلمێکە کاتی زۆر ناوێ و ئاسانە بەس بەڕاستی ئاسان نییە و بەڕاستی قورسە و قورسێکەشی لەوەیەت کە تەواوی ستافەکە تەلەبە بوون یعنی هیچمان ئەزمونێکی وامان نەبوو ناڵێم قۆناغی 1 2 3 4 بەڵێ اینجا یەکەم ئیشمان نەبوو پێشتر لە قۆناغەکانی ترا ئیشمان کردبوو بەس من وەکو خۆم یەکەم جارم بوو کە دەرهێنەر بووم و یەکەم جارم بوو نووسەری فیلمێک بووم حەزم کرد بۆ یعنی کۆتا قۆناغی زانکۆ وەکو پرۆژەیە کە هەمومان ئەبێ لە بەشەکەی خۆمانە کۆتا ساڵ پرۆژەیەکمان هەبێ منیش پرۆژەیەکی جوانم ئامادە کردو و ئێستا یەکەم نمایشی فیلمەکەم لەم فیستیڤاڵەیە بێ. کاکاوان تۆ وەکو لەم ئیشەیە سینەماییان لەم کورتە فیلمانەیە هیچ بەشداربی هیچ ئیشەکە کردووە؟ من خۆم وتەبێژی بەشی وتەبێژی ئەم فستیڤاڵم بەڵێ شۆرت فیلمێکیشمان هەیە و خۆم دەوری سەرەکیم هەیەتیە. وەکو دەرهێنەر هیچ ئیشەکە کردووە لەم وەکو دەرهێنەر نا بەس وەکو نواندن و ئاکتین بەڵێ خۆم دەوری سەرەکیم و کارێکمان کردووە لەگەڵ شارۆخان. ئێمەش چاوەڕێکین ئەو شۆرت فیلمە ببینین پەیامی خۆتم پێ بڵێ لێرەوە پەیامی خۆتم پێ بڵێ وەکو هونەرمەندێک بۆم گەنجانەی کە لەناو سینەمایان پشگیری خۆتم بۆ باسکە کۆڵ نێن واز نهێنن. بێگومان من چاوی هەموو گەنجێک ماجەکەم بە تایبەت گەنجانی ئارەزومەند کە ئارەزویان هەیە و حەزیان بەوەیەک فیلم دروستکەن و بێنە ئەم بوارەوە با بەردەوام بن لە بینینی فیلمەکان لە فستیڤاڵەکانە بە وجودیان هەبێ ئامادەییان هەبێ بۆی سیرکەن و وەریگرن هەڵەکان بزان چییە و فیلمە باشەکانیش بناسنەوە بۆ ئەوی کە دەستیان پێکرد خۆشیان بەم هەنگاوانە تێپەڕن بە هەنگاوی باش و خراپ. پەیامەکەی من ئەوەیە زیاتر بێن بە فستیڤاڵەکان ببینن بێن بە بچنە هۆڵی سینەماکانەوە فیلم ببینن چاویان ماجەکەم و بەشی سینەماش هەموو کات لە خزمەتی هەموو ئارەزومەندێکە بۆ سینەماکان دەرگایان بۆ ئەکەنەوە بەڕووی هەچ گەنجێکە بەڵێ بێگومان دەرگای بەشی هونەری سینەما کراوەیە هەموو کات بۆ ئەوانی کە حەز ئەکەن فیلم دروستکەن. کاک دکتۆر باسی ئەوە کردوتێ کەیسەکان کوردیە ئمە کێشەمان لەگەڵ ئەوان نییە مخریجەکە خەڵکی کوێ بێت خەڵکی ڕۆژەڵات بێ باکوور بێ باشوور بێ عەرەب بێ تورک بێ ینی ئەوروپی بێ ئەمریکی بێ کێشەشمان کەیسەکان بەعام کوردیە. بەڵێ وایە کەیسی کوردی خۆمان باز لە ژیانی خۆمانەکات
گەنجێکە بینی ڕاگەیاندنی تەواو کردووە ئیشی هونەری نییە یان گەنجێکە بینی ڕۆژێک ڕاگەاندنی نەبینیوە سینەمای نەبینیوە کەچی زۆر ئەکتیڤە زۆر چالاکە ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆچی ڕەنگە زۆر هۆکارە بێ یەکێ لە هۆکارەکانەوەیە کە هونەر ئەداب بەر لەوەی لە ڕاستیا تۆ لە ڕێگای ئەکادیمیاوە فێری بی لە زانکۆکان فێری بی هەنێ جار حەز و خولیا و ئیلهامێکی تایبەتی کۆتۆیە یعنی گەنجێکی لە بازاڕی بڵین شادەیەکت نییە کۆلێژێکە تاو نەکردووە بەڵام لە بواری ڕاگەاندنا داهێنانەکە لە بواری فیلمسازیە داهێنانەکە لە بواری شێوەکاریە لە بواری ئەدەبیات و شعر و ئەوانەیە ئەڵبەتەمە بۆ مانایە نییە کە ئێمە پێویستیمان بەوە نییە کە ئەکادیمیاش بخوێنین بۆی کە تواناکانی خۆمان بەرەو پێش بەرین بەڵام لە ڕاستیە یعنی وهە مەرجیش نیار کەسێک بۆ نمونە کۆلێژی ڕاگەیاندنی تاواکرد میدیاکارێکی باش بێ یان کۆلێژی سینەم با بڵین هونەر جوانەکانی تاواگر بەشی سینەما یان بەشی شانۆ بێتە شانۆکار و سینەماکارێکی باش بەڵام لە ڕاستیشە یعنی زۆر گرنگیشە کە سینەماکار ئەدیب هونەرمەند هۆشیاری هەبێ ئەگەی لە تیۆرەکانی بواری هونەر و بواری ئەدەب بێ بۆی کە بتوانێ زیاتر بەرەو پێش بچێ کاک دکتۆر حەزەکەم بە سەلاحەت پێم بڵێیت کە لە ناو هونەری خۆمانە زیاتر باخین بە ئیشە بیانیەکان تا ئەوانەی خۆمان وەکو سینەمای کوردی بەشی هونەری سینەمای کوردی تا چەند دەرگاکەنەوە بە ڕووی گەنجەکانە تا چەند دەرگاکەنەوە بە ڕووی ئەو ئیشانەی کە یەن داوای سپۆنسەرتان لەکەن داوای نمایشتان لەکەن تا چەند خزمەت بۆ گەنجانە ئەکەن مەبەستە چیە لەوەی کە ئێمە گرنگی نایین بە گرنگیین بە فیلمی بیانی مەبەستە چیە لەوە مەبەستم لە گەنجەکانە کە بەرهەمی هێنن ئێوە وا لە گەنجەکانەکەن ئیش بکەن یان سست و خاویەکی پێوەیە گەنجەکان کە ئیش ناکەن مەبەستەکەم لەوەیە پشگیریان ئەکەن تا ئەوان ئیش بکەن خۆی لە ڕاستیا وەڵامە وەڵامێکی گشتگیرە ینی تۆ بزانم کە ئێمە گەنجێکی زۆری بێکارمان هەیە بەڵام لە ڕاستیا ئەمە لە توانای بەڕێوەبەرایەتیەکەی ئێمەیە واتوانم بڵێم لە توانای وەزارەتەکەشمانانیە واتوانم بڵێم لە توانای ئەم کابینەیە شانیە جەناب تەزانی لە 2014ەوە لە کەرتی مەدەنیە ئێمە دامەزراندنمان نییە لە کاتێک ئێمە بەڕێوەبەرەتەکەی ئێمە ئێستا یەک دنیا خەڵکی بە تەمەنمان خانەنشین بوون پێویستیمان بە تاقی خەڵکی وەکو جەناب تەیە گەنجەیە کە بێن با بڵین دابمەزرێن و ئێمە سوود لە تاقەکانیان وەرگین بەڵام بەداخەوە جەناب دەزانی دەرگا داخراوە بە ڕووی دامەزراندناکە ئەمە وەکو وتم کێشەیەکە بە تەنها ڕەبتی بە ئێمەوە نیە ڕەبتی بە هەموو کوردستانەوە هەیە تەمەنیشی لە ساڵ زیاترە بەڵام لەو چوارچێوەیە کە ئێمە هۆشیاریەکمان هەیە دڵسۆزیەکمان هەیە توانایەکمان هەیە بێگومان درێغیمان نەکردووە بەڕاستی بۆی کە هاوکاری گەنجان بکەین ینی بۆ نمونە هەر پارساڵی ئەمە ئەم وەختانە ینی فیستیڤاڵی فیلممان کرد بە مۆبایل ڕێک ئەمە هاوکار بوو ینی با بڵین ئامانجەکە بریتی بوو لە هەندانی گەنجان جەناب دەزانی هەموو گەنجێک مۆبایلێکی پێیە ینی لە بریەوەی کە لە ڕێگای ترەوە و کە بۆ کات بەسەربردنی بێ مونتیج بێ ئێمە با بڵین ئەم زەمینەیەمان بۆ ڕەخساندن کە لە ڕێگای مۆبایلەکانیانەوە فیلم دروستکەن و خۆشبەختانەش ینی فیستیڤاڵێکی تاڕەدەیەکی باش سەرکەوتوو بوو ئەم ساڵم فیستیڤاڵەمان کردووە لە ڕاستیا زۆر گەنج فیلمی ئاراستە ئێمە کردو لە سەرەتاوە باسم کرد 200 فیلم هات نزیکەی 200 فیلم بۆ ئێمە هاتووە ینی گەنجیشی زۆرتیایە بەڵام بێگومان مەرج نییە هەموو ئەم فیلمانە مستەوای ئەوەیان هەبوو بێ ئاستی ئەویان هەبوو بێکات بەڵێ ینی خۆ دەزانی ینی ئیترەمە منافەسەیە ینی تۆ ناتوانانی لە یەک سێ ڕۆژاست 200 فیلم عرضکەی و ناشتوانی لە ڕاستیا شەرعیت بدەی بە فیلمێک کە کوالیتەکەی باش نییە ئیخراجەکەی باش نییە چیرۆکەکەی خراپە یعنی ئەوەی کە بەلای ئەمەوە گرنگە فلتەرینە ینی تۆ باشترین هونەرەکان فیلمەکان نمایش بکەیت بۆچی لەبەرەوەی کە جەناب دەزانی ئێستایم لە دنیایەکە این دنیای سۆشیال میدیا و ببوورەکەم گزارشتەش بەکارەهێنم ینی بەرەڵابوونی میدیایی ینی تۆ هەر لە ڕێگای مۆبایلەکەتەوە یەک دنیاشتی جۆرا زۆر ئێتە ناو ماڵتەوە ناختەوە بەرچاوت ینی من ناتوانم ڕێگری لەمانە بکەم نەک من کەس ناتوانین ڕێگری لەمانە بکە بەڕاستی چونکە هەژمونی تەکنۆلۆژیا و ماس میدیا و سۆشیال میدیاوانە زۆرێک بەهێز دەکە تۆ ناتوانانی فلتەرینی بکەیت ئەی چۆن نتوانی ینی زەوقی خەڵک ئاساییکەیتەوە بەوەی کە فیلمی باش شانۆی باش گۆرانی باش شعری باشیان بۆ بخەیتە ڕوو پیشانیان بدەیت بۆ ئەوەی کە ئەوقۆڵێ ئاستی زەوقیان چەشەیان بەرزتر بکەیتەوە هەست چۆنە لە کۆی 200 فیلم 29 فیلم هەڵبژێراوە یەکێک لەو 29 فیلمانە فیلمەکەی تۆیە ئەمە تا چەند دڵخۆشکە تا چەند بڕات بە توانای خۆت هەیە کە
لەنا ئەم 29 فیلمەیە خەڵاتێک بەدەست بێنی. ڕاستی لەبەرەوەی من یەکەم جار بوو یەکەم ئەزمونم بوو کە کردم بەپێی یەکەم ئەزمونی خۆم فیلمەکەم زۆر لا جوانە ینی تەواوی هێز و توانای خۆمم تیا بەکارهێناوە ئەکتەرەکانم زۆر باش بوون سینەماتۆگرافەکەم ئەوەی دیزاینی جلوبەرگی بۆ کردوم هەمووی ینی هەر هەمووی زۆر بەدڵم بوو بۆ یەکە نردیشم بۆ فیستیڤالەکە هەستمە کرد کە وەرئەگیرێ لەبەرەوەی فیلمەکە زۆر جوان دەرچووە و فیدباکی زۆر باشم بۆ هاتۆتەوە پیشانی هەر کەسێکم باوە ئیتر ئینشەڵڵا هەمووان بەدڵیانە بێ و ئیتر فیلمی داهاتوو تریش لە دوایە بێ و تەنها بەشداری لەم فیستیڤاڵەیە ناکەین ئێمە پلانمان هەیە دوای ئەم فیستیڤاڵەکە یەکەم نمایشێتی بینێرین بۆ فیستیڤال. بەپی ئەو زانیاری پێم گەشت بێت ئەڵێن سیناریۆکان هەمووی کوردیە بەڵام ئەکتەرەکە مخریجەکە یان کاسی پشت کامیرە هەچ نەتەوەیەک بێ ڕەبتی نییە بە فیلمەکەەوە بەڵام هەموو سیناریۆکان بەعام کوردیە. ناوەڕۆک و زمان کوردی بێ تۆ فستیڤالەکە تو فیلمە کورتە فیلمی کوردیە و باوەڕیش ناکەم هیچ کورتە فیلمێکی کوردیە بێ ئەکتەرێکی شوێنێکی تریە نابێت یانی هەموو کەسەکان تایە خۆماڵین کار ئەکەن و جوانتر پیشەکەیان گەورە کردووە. وەکو وتە پێش سەیری ئەم فیلمانت کە کردبێت چیرۆکێکی تیا بووە کە لە کچێکی کووردا ڕوویا بێت یان لە خێزانێکی کووردا ڕوویا بێت. من لەگەڵ ئێوە بینێری فیلمەکانە بم چونکە هەڵبژاردن کراوە دوای هەڵبژاردن لیژنەیەکەیە کە باشترینەکان هەڵەبژێرێ و منیش وەکو بینەر سێری ئەەکەم و دوای وەکوەوەی بینم کێبراوە ئەبێت ناتوانم قسە لەسەر فیلمەکان بکەم بەڵام لەخوا بەزابەمەوەی فیلمی باشە. ئەمەوێت وەکو سوپرایزە پێمان بڵێ کاری تازە بەدەستەوەیە؟ وەڵی لە ئێستا ناتوانم میز بڵێم هەڵبەتەشت کار پرۆژەیەک هەیە بەس جارە ناتوانم قسەی لەسەرکەم. شاری سلێمانی هەمیشە لە کاری هونەریە پێشەنگ بووە ئەمە تا چەند دڵخۆشکەریە بۆ گەنجەکانمان بۆ ئێوە کە پشگیریەکەن تا چەندیان بۆ لای ئێوە داوای هاوکاریەکەن داوای سیناریۆکەن داوای دەقەتتان لیەکەن کە هاوکاریان بن ئێوە پشگیریان نەبن؟ وڵی ئەوەندەی بتوانین بێگومانەوە من قەت وەکو خۆم دەستم نەناوە بە ڕووی کەسەوانێ حتا وەکو ئەوەی کە چەند کاتژمێرە لە کاتی خۆت تەرخانەکەی بۆ خوێندنەوەی تێکستێکە یا بۆ ڕاوەرگرتنیەکە کە من پێم وایە ئەوە ئەرکە ئەبێ بیکەین ئێمە شەروا بووین لە گەنجێتیا کۆمەڵە کەس هەبوو کە دەستی گرتوین یا ڕێنماییمان لێوەرگرتوون وەریسبە شاری سلێمانی شەوانە بێگومان هەر جێپەنجەی دیار بووە بەداخەوە بەهۆی بارودۆخێکی سیاسیەوە کە هەمومان ئەیزانین چەند ساڵێک تووشی جۆرێ لە دابڕان و چۆن ئەڵێ قەتیز بوومابووینەوانێ لە بەتایبەتی لە بواری شانۆیە پێم وابێت چەند هەوڵێکی جددی هەن کە دیسانەوانێ تەوژمێکی باشی گەرم و گوڕی شانۆیی لە سلێمانیا زیندوە بێتەوە لە نزیکانە ئینشەڵڵا. ساڵی ڕابردوو لە کۆی ساڵەکە یەک شانۆگەری کرا ئەم ساڵ شانۆگەری ئەکریان ناک بەدڵنیایەوە ئەکرێت زیاد لە بەرهەمێک ئەکرێت من خۆم لە هەولێرم ینی ساڵی پارێژ لێ بەرهەمم هەبوو لێرەش پێم وابێ زیاد لە بەرهەمێک هەبوو بەڵام تۆزێک بارودۆخەکە هەم لە ڕووی ئیداریەوە و هەم لە ڕووی ظروفی سیاسیەوانەیە کە ئێمە نازان میلەتێکی ئەوە نەکبەتین کەم ساڵ هەیە ئیتر قەیرانێک دوانسیان بەسەرمانە نێت ئەمەش هەمووی بێگومان کاردانەوەی هەیە لەسەر ڕەوتی کولتور لە شارەکەیە وەکوتم بڕیارە ئەم ساڵ ئاوڕێکی جددی برێتەوە لەو مەسەلەیە ئەوە من ئاگادارم کە کۆمەڵی هاوڕێی زۆر جددی کۆمەڵە دەرهێنەری زۆر باشی ئەم شارە خەریکی کارن. چاوەڕێی بەرهەمەکانتان ئەەکەین زۆر سپاس کاکشوان لە کاتمان گرتی دواوتی خۆتم پێ بڵێ و دڵخۆشکەرێکی خۆتم پێ بڵێکە لەم فیستیڤاڵەیە. بێگومان دڵخۆشم هەموو کۆبوونەوەیەک هەموو چالاکێکی کولتوری بەتایبەتی لە شاری سلێمانیا کە هیوادارم ئیتر بگاتەوەی کە هەموو ساڵی نڵین ناوەکەی بە خەسار چوو هیوادارم بەڕاستی بینە پایتەختی ڕۆشنبیری هیوادارم شایانی ئەو ناوە بین لەسەر ئاستی ناوچەکە ئەوەش بە چالاکی ئەکرێت بە خوێنی تازە ئەکرێت بە دەستگرتنی و گەنجانە ئەکرێت دڵخۆشم کەوەکوتم 29 بەرهەمی جیاواز ئەبینین دڵنیام یەکەیە دوان یا زیاتر هیوادارم زیاد لەدا لە 20 هەمووی بەرهەمیەوە بێ کە شانازی بە کوردبوونیانەوە بکەین دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس منیش کاتم گرت.
هەستە چۆنە کە 29 فیلم بەشدارە لەم فیستیڤاڵەیە هەستە چۆنە کە توانای ئەو هەموو گەنجە ئەوانەی لە پشت کامیرەوان ئەوانەی لە بەردەم کامیران ئەم ئیشانەیان بۆ ئێوە هێناوە یعنی ئەمە مای خۆشحاڵیە بۆ کوردستان وانە؟ بێگومان ئەمە ینی متمانەی ئەوان پیشانەیە بە ئێمە وەکوتم ئێمە پارێکی زۆر کەمیش کاگەر باسی کەم ڕەنگە بینەرەکانیشتان بیستەرەکانیشتان باوەڕ بەوە نەکەن بەڕاستی بەڵام پەیوەندی بەوە هەیە کەوان متمانەیەکی زۆریان بە ئێمە هەیە بۆچی ئێمە سوکە لە ڕاستیە ئێمە لەگەڵ هاوڕێکانمانە ینی لەسەر دوو مەبدا ئیشەکەین یەکێک بە پارەیەکی زۆر کەم هەنەجار بێ پارەژە ڕاستیە ئیشەکەین کە ئەمە مەسەلێکی زۆر گرنگەوە ڕاستی دووەم ینی بە شێوەیەکی پیشەیانە کارمەندەکانی ئێمە فەرمانبەرەکانی ئێمە ستافی ئێمە بە شێوەیەکی زۆر پیشەیانە و بێلایەنانە ئیش لەسەر ئەم مەسەلانەکەن ینی مەحسوبیەت و منسوبیەت و جۆرەشتانە ناخوێنرێتەوە بەڵکو بە شێوەیەکی هونەری بە شێوەیەکی پیشەیانە لەگەڵ کایە جۆرەکانی هونەر و ئەدەبە مامەڵا ئەکرێ و خۆشبەختانە لە چەند ساڵی ڕابردوو ئەومان سەرماندووە بۆیش کاتێک ئێمە هەر چالەکێک بکەین لە ڕاستیا هەم ئیستیجابەیەکی باش هەیە لەلایەن هونەرمەندانەوە و لەوەش مهمتر لە ڕاستیا ئیستیجابەیەکی باش هەیە لەلایەن جەماوەریشەوە جەماوەری سلەیمانی بە تایبەتی زۆر گرنگە یانی ئێمە جەماوەرێکمانەیە شایستەی ئەوەیە کە کاری باشی پێشکەش بکەیت بێگومان یعنی ئێمە لە هەموو چالەکەکانمانە نەک چالەکەکانی ئێمە خۆشبەختانە چالاکی هونەرەکانی تری دەستگاکانی تریشە خۆشبەختانە جەماوەرێکی زیندوو جەماوەرێکی هۆشیار هەیە کە تینوی هونەرەت تینوی ئەدەبیاتە بۆیە ئێمە ئەگەر لەبەر خاتری ئەم جەماوەرەش بێ لە ڕاستیا پێویستیمان بەوە هەیە کە بەردەوام کاری ئەدەبی و کاری ڕۆشنبیری و هونەری و کولتوری ئەنجام بدەین. پەیامی خۆتم پێ بڵێ و ئەزانم زۆر بواندووی با زۆر لە کاتە نەگرم پەیامی خۆتم پێ بڵێ بۆ هەموو گەنجەکان بۆ هەموو بینەرەکان و بۆ ئەم ئیشەی کە ماوەی 3 ڕۆژە بەردەوامە لە 3ەم ڕۆژە چی یەکەن؟ بێگومان پەیامی من بۆ گەنجانەوەیە کە بتوانن خۆیان دروست بکەن ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە ینی چکە لە ڕاستیا ئایندەی ئەم وڵاتە ئایندەی گەنجە تۆ ئەگەر خاوەنی گەنجێکی ئازابی ئازادبی داهێنەربی خاوەن کەسایەتیشی بەهێز بیەتوانی بیتە خاوەنی وڵاتێکی بەهێز وڵاتێکی داهێنەر وڵاتێکی ژیان دۆست بیرمان نەچێت یەکێ لە ڕۆڵە سەرەکیەکانی هونەر و ئەدە بریتە لە قوڵکردنەوەی ڕۆحی ژیان دۆستی لای کۆمەلگا لە هەر کۆمەلگایشا ڕۆحی ژیان دۆستی هەبوو یعنی تۆ بیرت ناچێ بەلای تونڕەویە بەلای ڕەفزکردنی ئەوی ترە ئاشتی کۆمەڵایەتی تێک نادەی بە پێچەوانەوە خزمەتیەکەی بۆ ئەمە مەسەلێکی زۆر گرنگە کە گەنج خۆی دروستکە بۆی ئایندەی وڵاتەکەشی دروستکە بەڵام بێگومان پێویستی باوەیە کە کۆمەلگاش هاوکاری بکە کردی تایبەت هاوکاری بکە کردی گشتی حکوومەت لایەکی جدی بەلای ئەم مەسەلەیە بکاتەوە چکە لە ڕاستیە ئێمە وەکو حکوومەت پێویستیمان بەوە هەیە یعنی بە تایبەتی نوخبەی دەسەڵاتدار و نوخبەی پارەدار زۆر گرنگە کە قەدری کای هونەری و کای ئەدەبی بزانن و واسەری نەکەن بە تەنها کایەیەکە بۆ کات بەسەربردن بۆ تەرفیە بەڵکو لە ڕاستیە هونەر وەدەب کولتور بەگشتی ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لە بواری نیشتیمانسازیە لە بواری نەتەوەسازیە لە بواری ژیانسازیە. پەیامی تۆ چییە بۆ ئەم گەنجانە کە بە هێزێکی تازەوە توانایەکی گەنجانە هاتنەتە ناو سینەمای کوردیەوە؟ من زۆر باوەڕم بە گەنج هەیەوە دەمێ ساڵە من ئەو قسەیەم کردووە سڵاوتان نەبێت دەمێ ساڵە و قسەیەم کردووە کە ئێمە ئەبێ حانی گەنج بین چووکەوانە داهاتووی ئێمە داهاتووی هونەرەکەمانن و ئێمە خاوەنی ئەلحەمدوللا خاوەنی گەنجێکی زۆر بەتوانا و زۆر خوێنەوارین کە ئەتوانن داهاتوویەکی زۆر باش بۆ سینەمای کوردی دروست بکەن بەڕاستی من زۆر دڵخۆشم پیان. ئەمە سەیری چاوی کامێرەی سلێمانیم بۆ بکەیت و پێناسەیەکی هونەرم بۆ بکەی مامۆسا. هونەر ژیانە هونەر مۆسیقایە شانۆیە شاشەیە پێویستە بە هەمومان پشتگیری بکەین بۆی بەرەو پێشەوە بچێت چونکە شارستانیت بە هونەرەوە بەستراوە. هونەرمەندانی هەولێر ئەدیبانی هەولێر ڕاگەیانکارانی هەولێر کە دێنە سلێمانیەوە بۆ فیستیڤاڵێک تا چەند ئەم یەکگرتنە و بەلاوە جوانە بەلاوە خۆشەویستە تۆ لە هەولێر وەسە هاتووی بۆ بینینی کورتە فیلمێکی کوردی خۆی ئەمە زۆر جوانە ئەگەرچی ئەم جۆرە پرسیارانە لە کاتێکدا وەکو ڕۆژنامەوان ضرورە کە بیکەی بەڵام کاتێک کە ئاراستەی کەسێک دەکرێت ینی
تۆزێک شتێک دروست دەکا بڵێ جیاکاری ئەسڵ ئەمە جیاکاری نبینم یەک شتی زۆر خۆشە بۆ منە برادران کە دێنە هەولێر ئۆتۆماتیکیان مەسەرە هەوشەی هەولێری بەکاردێنن ئەمن دێمە ئێرە بە هەمان شێوە سلێمانی بەکاردێنم ئەوە ئەو تێکەڵاوی و فەرهەنگە جوانەی بینی هەردوو شارەکانە هەڵبەت شارەکانی دیکەش دۆهۆک زاخۆ کەرکک بە هەمان شێوە زۆر جوانە کە وشەکانی یەکدی وەردەگرین و بەکاری دێنینەوە بەرامبەر بە یەکتری بۆ نمونە زۆر ئێستا مەجموعەیەکیم پێکەوەی هەورامیە گەرمیانێ کەرکوچیە بۆ هەر یەکەیان لەو لەحزەیە ینی لا ئێرادی و ئرتیجالی وشەی باوی ئەوان بەکاردێنینەوە لەگەڵ خۆیان ئەوە شتێکی جوانە و زمانی کوردی دەتوانێت شانازی بەوە بکات کە بەم شێوازە دەوڵەمەندە. هەست چۆنە کە ئەم یەکگرتنی هونەرمەندانە ئەم یەکگرتنی ڕاگەیاندنانە بۆ بینینی فیلمێک کۆ ئەبنەوە پەیامی هەندرێنم پێ بڵێ سەیری چاوی کامێرەم بۆ بکە و پەیامی خۆتم پێ بڵێ. هەستێکی زۆر خۆشە بۆ یاحتیبارە نایڵێم کە من لەبەرەوەی پێشتر میدیاکارم و ڕۆژنامە نووس بوومە بەڵکو هەر وەکو کەسێکی ئاسایی ینی تەنانەت وەکو بینەرێک وەکو کەسێکی زۆر ئاسایی پێم خۆشە ئەمە دەخەمە ئەرچی لایەنی پەیوەنددارەوە بە تایبەتیش میدیاکان بە شێوەیەکی گشتی ئەرچیان ئەوەیە کە فەرهەنگێکی یەکگرتووی زمانەوانی هوەری کولتوری زۆر پتە و لە بینی شارەکان دروست بکەن فەرم و سەیری هەموو دنیا بکە لە ڕووی فەرهەنگ و کولتورەوە هەوڵ دەدەن کە ئەم یەکگرتوویە دروست بکەن. بڕاب کە لە ڕووی سیاسەتەوە ناتوانانی زۆر بەهێزبی ئەگەر فەرهەنگێکی بەهێز و کولتورێکی یەکگرتووی بەهێزت نەبێت بۆیە ئەم جۆرە کارانە تێکەڵاوکردنی فیگەر و توێژ و نوخبەکانی هەموو شارەکان ئەمە هێزێک دروست دەکات کە بتوانانی هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئیداریەوە لە زۆر بوارێ دیکەش پێشکەوتوتر بن. چکەی سێک تۆی دڵخۆش کردووە کە چارەسەرێک کردووە. زۆر لە کەیسەکان وڵا کەیسی وامان هەبووە زە بۆ نمونە جارێک من کچ و کوڕێک بوون هەردوو خێزانەکە زۆر دژیان بوون تەنانەت لە کوڕەکەیان نابوو گرت بوویان کچەکە ماڵی بەجێشت بوو بەڵامی تر چەند جارێک من سەردانی باوکیم کرد تاوان باوکی یەکەم جار نەکە ئەو کاتە تاوان بڵام یعنی وەکو پارێزەریش نەبووم پەرلەمانتار بووم کە چوومە لای هەر یەکسەر کە دەرگاکەی کردەوە ئەوانە پێشتر هەرداوام کرد کە چوومت من بابە وەکو پەرلەمانتاراتم کە دەنگی تۆم تی من هەر دەنگ نایەم خەڵکی وەکو تۆ زۆر هەر ئاوتی من هیچ ناکەم مەڵەسم دەنگەیەم بە تۆ وەڵڵا دەنگم بە کەسی وەکو تۆ نیا و ناشیم تم باشە قیچەکە با تۆزێ پێکەوە دانشین تر زۆر قسەمان کرد و ئەوانە وتم لە کۆتایە تۆ گەر کچەکەش بکوژی هەرچیشی لێ بکەی خۆتان زەرمەندە وتی وانای کوژم کە خۆم بچمەسە وتم خۆشن نەچی بەڵام لە ئەخیرا جەرگتە قیچەکە تو ئەمە مادەم کچەکەت حەزەکە ئیتر هەر چۆنێک بوو دوای محاولاتی زۆر ئەمەی کە باسەکەم ئەوە ئەسان نەبووە چەند جارێک توانی هاوسەرگیری لەگەڵا بکە بە هەمان شێوە هەمیشە خڵم بۆ دانانەموو محاولەمەکە ئەو دوو کەسە پێکەواژین مناڵیشیان هەیە زۆر هەردوو خێزانەکە ماڵی باوکی کوڕەکەش بە هەمان شێوە ڕازی نەبوون توانیان بە ئەو شێوەی کە کارمان کرد هەردوو خێزانەکە ئێستا زۆر ژیانیشان خۆش بێ بەیەکەوە هاتوچەی ماڵەکانیشیانە کرد ئێمەوەی کە من دڵ ناخۆشەکە زۆر جارە و کوڕانە کە ڕاستە زۆر داوای ئەوەکەن کە کچێک بهێنن کە خێزانەکەیان ڕازی نابن بەڵام دوای ئەوەی کە ئەگوێزرێتەوە و لەگەڵ ژیانەکە زۆر جار کوڕەکان زۆر بە پێچەوانەوە تەعاملیان لەگەڵاکەن چونکە ژیانکردن و ئەچیتە ناو خێزانێکە و قرسەوەکو ئەوەیە کە تۆ پەیوەندیەکی ئاساییت هەبێ لەم پەیوەندی ئاسایە تەنها خۆشەویستە بەس دوای مەسئولیاتەکان هەموو کەسێ ناتوانێت هەڵی بگرێ لەبەرەوە گرنگەکە و کەسانە کە تۆ هەمیشە لەگەڵ یانای دیفاعیان لێکەی واشیان لێ بکەی کە بتوانن بەرگەی قورسیەکانی دوای ژیان بگرن چکە بێ پێیان بڵێ کە دوای تۆ تووشی ئەمە بێگەر خێزانە نەبێت چەندێ قورسە چۆن پەیوەندیەکان چاکەیتەوە. میدیا باسی خێزانەکە باسی ئافرەتەکات ڕۆڵی ژن پیشانەیات تا چەند لەگەڵ ئەمەیە پشگیری ئافرەت لە ناو سینەمای کوردیە چه هەستێک بە تۆ ئەگەیەنێ وەکو خانمە ئەکتەرێک کە خۆ لە بواری نواندنە کارت کردووە. خۆی ڕۆڵی ئافرەت لە هەموو بوار و بوارەکانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە چونکە ئافرەت کۆڵەکەی بۆ هەموو شتێک هەر ئافرەتێک ببینم لە هەر کارێکە ئارامیەک بە منە بەخشێت چکە کە ئافرەت بەشدار بوو لە کارێکی هونەریە ئەو کاتە هەم ئیشەکان هەم کارەکان هەم خێزان هەمووی ئاوەدانی بەخۆیەوە ئەبینێت. وەکو دێرین خان کاری تازە چی بەدەستەوە هەیە؟ واللهی من دەمێکە دوورکەوتومەتەوە لە کاری هونەری بە هۆکاری تایبەتی و هەنێ هۆکاری تر بەڵام ئیشەڵا ئەم ساڵ لە ئایندەیەکی نزیکە چەند کارێک بەڕێوەیە ئیشەڵا بزانی چۆنە گونجێت. باسی ناکەی؟ زۆر ناجارێ ناجارێنە.
ئێمەش هیوای تەمەندرێژی بۆ خوازین هیوادارین دوور نەبیت هەر لە بەردەم شاشەی تیڤیەکانمان نابی دێری خان سەیری چاوی کامیری سلێمانین بۆ بکە و پەیامی خۆتم لێرەوە پێ بڵێ دەستخۆشیان لێ ئەەکەم هیوادارم هونەرمەند و کەسایەتێ جوانەکان و ئەوانەی کە خزمەت بە وڵات دەگەێنن بەسەریان بکەنەوە.